زۆر سپاس بۆ دەرفەتێ ڕاستی کنگرە نەتەوەیی زۆر گرنگە چونکە ئەگەر ئەم بەرێ خوب بکەینە مێژووی ملەتێ کورد ئەم بەرێ خوب بکەینێ هەموو جارێ کوردیە بیە قوربانەوێ چەندێکە یەکڕێز نەبووە لە مێژوێدا تا حەتانوکەوی ساتێنوکە ئەم لێ بەحەس بکەین ئێکیش هۆکارێن سەرەکی کە کورد حەتانوکە کیانێکی سیاسی نییە دەوڵەت نینە هۆکارەوێ چەندێ ئەوەیە کە کورد نەشەیە ببیتە یەک دەنگ و یەکڕێز بیتن بەرێ چەندێ کنگرە نەتەوەیی زۆر گرنگە بێتەکردن بەڵام گرفت لێرە ئەوەیە ئالیەتێت جێبەجێکردن ناوەیە کنگرێ زۆر گرنگە چه ئالیەتێک بێتەکردن ئولکیلێ بێتەکردن چه شێوەیەکی بێتەکردن لێرە گرفتە ئەس بێژم ئەوەت کەویتە بەردەستێ بنە بەربەست کە کنگرە نەتەوەی حەتانوکە نەهاتیەکردن و پوی شێوەی نەبووە ئەوەیە چونکە ناکۆکیەت ناولایەنێن سیاسیدا هەی کە چه ئالیەتێک بێتەکردن بوو وێ کنگرێ باشە بەڵام ئەگەر بێت و ئەم بین بەرێ خوب بکەینە گرنگیەوە زۆر مهمە زۆرە گرنگە بەرێ چەندێ پێویستە هەموو لایەک پێکوە کار بکەن هەزر وێ چەندێ بکەنەوە بۆ گرنگیەوە ئەو ڕاستی مەسێجەکە بۆ لایەنێن دیتر یە دەوروبەرێمە تایبەت بۆوان دەوڵەتێت کورتێدا جیتن عێراق ئیرانە سووریە تورکیەیە کە کورد نەتەوەیەکە و خدان هەویە خویە و خدان خاکی خویە و هەر ڕۆژێکیش هەر چلو بیتن دەهێتن و کورد ئینشاءالله دەیگەهیتە مافین خوێن نەتەوەی و جەلبەر چەندێ گرنگە هەموو لایەنێن سیاسی هەموو لایەنێن حزبی وان خلافاتانە بە دەربێخن و لایەکی بدانێن دابگەهنەوێ چەندێکە بشن وێ کنگرێ بێتە گرێدان بەڵام و هەندێک تەنازل مافێت خۆ بکەن دا ئەو کنگرە بێتەکردن چونکە هەگەر هەر لایەنێک سۆر بێ سەروان هەزر و بیرێت خوب ئەو کنگرە بێگومان ناهێتەکردن و جەلبەر وێ چەندێ ڕاستی زۆر گرنگە بۆ ملەتێ کورد بشێتن وێ کنگرێ ئەنجام بدەتن کنگرەی نەتەوەیی یەکێکە لەو هیوایەتانەی کە هەموو تاکێکی کورد خەونی پێوە ئەبینێت و شتێکی مەحاڵیش نییە بەڵام بەستنی کۆنگرەی نەتەوەیی چەند زەرورەتێکی گرنگی مێژوویە کە گرنگە بۆ نەتەوەی خۆمان ئەوەندەش وامان لێ ئەکات کە بەهێز نیشان بدرێن لە بەرامبەر سیاسەتە نێودەوڵەتیەکان و ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوروبەری ئێمەدا ڕوئەدەن بەڵام ئەگەر بینە سەر شێوازی کۆنگرەی نەتەوەیی ئەبێت زەمینە سازی بۆ بکرێت واتە کۆ هەموو پارت و لە هەموو بەشەکانی کوردستان هەر چوار پارچەی کوردستانە بتوانین هەمویان کۆ بکەینەوە ئەوەش لە ڕێی ئەو پەیوەندیە تند و تۆڵە سیاسی کە ئەبێت دروست بکرێت و بە یەکتر قبولکردن و هەروەها زەمینە سازیەک بۆ ئەوەی ئێمە ئامانجەکانمان ئەبێت گەورەتر بێت لە بەرژەوەندیەکانمان ئەو بەرژەوەندی ئێستا ئێمە تێدایەتی لەوانەیە ئەگەر بیری لێ بکەینەوە شوێنێک بێت و ئەگەر ئامانجە نەتەوەیەکەش بیری لێ بکەینەوە لە لایەکی تر ئەبێت شوێنی بۆ دابنین بۆیە ئێمە تەرکیز بخەینە سەر ئامانجە نەتەوەیەکە هەموو بەرژەوەندی شەخسی و حیزبی و کۆمەڵایەتیەکان وەلاوە بنین کە ڕاستە لە ئێستادا لەوانەیە ئێمە کۆمەڵێک لایەن بە بەستنی کۆنگرەی نەتەوەی بڵین سوودمەندی باش نەبن بەڵام ئێمە وەکوونەتەوە لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر کۆنگرەی نەتەوەی ببەسترێت هەموو نەتەوەی کورد و هەموو ئەحزابەکان و هەموو پارچەکانی کوردستان سوودمەند ئەبن بۆ ئەوەی کە ئێمە وەکو نەتەوەیەکی یەکگرت و خۆمان نیشان بدەین چونکە تا ئێستا گەورەترین کێشەی کورد یەک نەگرتنە ئێمە ناتوانین یەک بگرین هەمومان کەسێک بە ناوی هەموو کوردەوە قسە بکە ئەبێت ئێمە قبولی ئەوە بکەین کە کۆنگرەی نەتەوەیی ببەسترێت و کۆنگرەی نەتەوەیی ببێتە زامنێکی کۆمەڵایەتی و نەتەوەیی لە هەر چوار پارچەی کوردستان